خۆتان دەزانن لە کابینەکەی پێشتر نێردرا پەرلەمان لە پەرلەمان گەڕاودراوە ئەنجومەنی وەزیران لە یەکەم کۆبوونەوەی کابینی نوێم لێژنەیەک پێکهێنرا کە منێک لە ئەندامانی لێژنەکەم پرۆژەی چاکسازی لە تەواوبوونە لە قۆناغی کۆتاییە لەوانەیە لە زووترین کات بتانین بنێرینەوە پەرلەمانی کوردستان لە بۆ پەسەندکاری دەکەین یانە بەڵام چەند مقتەرەحاتێک یەکە لەگە حکوومەتی عراقی لەگە وەزارەتی پلاندانانی عراقی بەردەوام لە کۆبوونەوە داین کە هەندێک مشاکل هەیە خاصن لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان کە بە مادەی 140 ناسراوە ئەو کێشانەوە دەرچارەسەر بکرێ ئەو کات بڕیان لەسەر ئەنجامدانی سەرژمێری دێن ئەگەنا بەڵام لەوە مەوزوعی بە ئامادەکاریەکان بەردەوامین لە ئامادەکاریەکان لەگەڵ وەزارەتی پلاندانانی عراقی بەڵام بڕیاردان جارمایە بڕیار لەسەر بدەین بەشدارین یان نا. گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا بە چ قۆناغێک گەیشتووە؟ گفتوگۆکان لە هەفتەی ڕابردوو کۆبنەوەکی زۆر باش کرا زۆربەی ئەو کێشانەی کە هەبوو چارەسەرمان کرد ئێستا وەفدەکەمان لە بەغدایە تەسەوڕ دەکەم کۆتایی هاتیە مەوزوعی بودجەی کێشەی نەمایە بودجەکە دەستە پەرلەمان و دەتوانم بڵێم زۆربەی داواکاریەکانی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە بە دەستور و یاسا تەثبیت دەکرێت لە قانونی موازنەی 2020 مەوزوعی شەراکەت ینی هاوبەشی بینی کەرتی گشتی و کەرتی تایبەت یەک لە ئەولەویاتەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی پلاندانانە پێشتر ملحەقە کرابوو لە بۆ هاوبەشیەکە بەڵام ئێستا ئەمە خەریکین بە هاوکاری لەگەر ڕاوێژکارێکی نێودەوڵەتی کە وەکو پرۆژایاسایەکە یان نظامەکە لەوانەیە لە هەفتەی داهاتوو لە ئەنجومەنی وەزیران بخرێتە بەر باس و کۆبوونەوەی لەسەر بکرێ و بڕیای لەسەر بدرێ سەبارەت بەو سێکتەرانە زۆربەی ئەو سێکتەرانە کە سێکتەری خزمەتگوزارین دەتوانین بە شەراکەت و هاوبەشی نێوانکردی گشتی و کەرتی تایبەت ئیسفادەی باشی لێوە بگرین چکە خۆتان دەزانن هەر حکوومەتێک نەتانی لە بودجەی ئیستثماری و ڕەسمال و بودجەی پێویست لە بۆ مەشاریع ئیستثماری دابین بکاتن دەبی بە ئیتیزاهی شەراکەتی ئەویان هاوبەشی کەرتی گشتی و کەرتی تایبەت بووە. وەزارەتی پلاندانان لە کابینەکانی پێشترەوە لە کابینەی پێشتر دیدگای 2020 دانابوو بەڵام خۆتان دەزانن ئەو قەیرانانەی تووشی هەرێمی کوردستان بوو کە بووە معرقل لە پێشەوەی کە بتوانین دیدگای 2020 جێبەجێ بکرێت کە لە 2014ەوە دانرابوو ئەمە ئێستا لە کابینەی نوێ لە کابینی نوێم وەزارەتی پلاندانان دیدگای 20 دادەنین بەڵام پلانەکانمان لە بۆ هەموو وەزارەتی پلاندانان و هەموو سێکتەرەکان لە 4 ساڵی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەبی هەندێک شت بە دیارکەوی خەڵک هەستی پێ بکە هەر قسە نەبێتن خەڵک قسە زۆر کرایە کەمتر جێبەجێ کرایە ئەوە بڕوامایە دەبیت جێبەجێ بکرێت هەموو سێکتەرەکان بەڵام کشت و کاڵ پەروەردە تەندروستی ئەولەویەت دەبین خۆتان دەزانن ئەمە لە هەرێمی کوردستان دەبی بە دوای سەرچاوی تری داهات و مەسەلە ئابوووریەکەی بگەڕێن کە کشت و کاڵ و بازرگانی و پێشەسازی و دروستکردنی مەعامل یەک لە ئەولەویاتمان دەبی لە خزمەتگوزاریەکانیش تەندروستی و پەروەردە ئەولەویەتی دیدگای بە ئەلکترۆنکردنی گرێبەستەکان علاقەی لە حکوومەتی بەغدانیە ئەم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلاندانان تەواو بووە دەتوانم برێم پرۆژەی زۆر گرنگ دەبیتن لە مەوزوعی شەفافیەت لە بە مەوزوعی تەندەرینگ و هەتا لە تەقدیمکردنی عەتاعات و تەحلیل و فتح هەمووی دەتوانم برێم لە مانگی چاری 2020 دەکەوێتە بواری جێبەجێکردن هەموو شتەکان تەواو بووە سۆفتوێر تەواو بووە ئێستا ئەو موادانەی کە پێویستیشن هەمووی لە کۆریا دەگا بە سوپاسەوە لە ڕێگەی حکوومەتی بە تەنسیق لەگە حکوومەتی کۆریا و کۆیکا مەوزوعی ئەلکترۆنیکردنی گرێبەستە گشتیەکان دەکرێت.